ئێستا لە بارودۆخێکین هەرچەند ئەنێکی زۆر لە وردەکاریەکانی دەرسەکان ماوە وردەکانی تەکنیکی بە تایبەتی، بەڵام ئێستا لە بارودۆخێکین ئەتوانین بڵین کۆتایی چیرۆکەکە بڵێ کۆتایی چیرۆکێکە بە ئاەتێکی جنسس یعنی بڵێن بە ئاەتێکی تۆڕا دەستمان پێکرد کە خودداوتی ڕووناکی ببە. ئەم ڕووناکێت چۆن بوو؟ کارەبامان هێنا، مەگنەتیسمان هێنا، باسمان کرد و چواردانە هاوکێشە کۆتاییە گەی بەم چوار هاوکێشە کە یەکێک لە کە پێغەمبەرێکی زانست لە ناوەڕاستی سەدەی 19 هەم لە ساڵانی 1950 ئەمانە هەمووی کۆکردەوە و دەستکاری کرد و بوو بەم چوار هاوکێشە. ئێوە هاوکێشەی گاوستان بیرە ئەوت هاوکێشەی گاوس بۆ کارەبا، هاوکێشەی گاوس بۆ مەگنەتیک ئەمەیە هەر هەمان شتە بۆ جیاوازیەوە ئەمە یەکسانە بە کیو، ئەمە یەکسانە بە سفر. بۆچی ئەمە یەکسانە بە سفر؟ چونکە ئێمە مۆنۆپۆلمان نییە، ئەمە لێرا توانێن بارگە موجب یان ناقص بێ، بەڵام ئێمە بە هیچ شێوەیە لە سروشتە نە ئێنمان بەجیا هەیە نە ئێس ئێن و ئێسش هەمیشە پێکەوەن کە کۆی هەردوویان کاتە سفر. ئاڵێ ئەمە گەوست لەو فۆر مەگنەت. یەکێکی تر یاسای فارادە بوو کە هەر ئێستا تۆزە لەوە پێش باسم کرد ئەمە. بەڵام یەکێتر یاسای ئامپێرە، ئێمە بەس ئەمەیمان بینی وانە بوو، بەس ئەم بەشەیمان بینی BDS یەکسانە بە میو 0I. بەڵام ماکسوێل هات ئەم تێرمەیشی لێ زیاد کرد. ئەم تێرمە چییە؟ گۆڕانکاری بواری ئێلکتریک بە پێی تایم ئەتوانێت مەگنەتیک فیڵد دروستکە، وەک چۆن گۆڕانکاری بواری مەگنەتیک بە پێی تایم ئەکرێ ئێلکتریک فیڵد دروستکە، گۆڕانکاری بواری ئێلکتریکیش بە پێی تایم ئەکرێ مەگنەتیک دروستکە، یعنی سیمتریەکی تەواو. تۆ لێرە میو 0I هەیە، بەڵام لێرە میو 0 بڵێن مەگنەتیک فیڵد نییە لێرە، جاری تەزوی مەگنەتیک فیڵد، چونکە ئێمە بارگەی مەگنەتیک فیڵدمە تەنهانیە، هەردووکان NOS پێکەوەن، هەنی کۆی هەردووکان ئەکاتە سفر. کەوا بوو سە لێرا تۆ سیمیتریەکی سیر لە بینی ئێلکتریک فیڵد، هاوجێیەکی سیر لە بینی ئێلکتریک فیڵد و مەگنەتیک فیڵد دابینی لەم چوار هاوکێشە بەو جیاوازیەوە کە تۆ مۆنۆپۆلی مەگنەتیک نییە، ئیتر ئەوەیە لێرە ئەما بێ بە سفر، بەس لێرا سفر نابێ، لێرە تۆ تەزوی مەگنەتیک نییە، بەس تەزوی کارەبایی لێرە هەیە لە ئەمپەرلاواتە، بەزەوەی لێرە تەزویەکی مەگنەتیکە هەبێ، بەڵام چونکە نیمانە لە سروشتە نییە لە هاوکێشەکانە دەرناکەوێت. ئەو وەختە ئەگەر تماشاکە ئەمەشمان حەسێن ماگەر کە وتمان خێرایی ڕووناکی پەیوەندی بە چیەوە هەیە بە میو 0 توانی ماینس 1/2 کاتێک کەڕەتیانەکەی کاتە توانی ماینس 1/2. ئەم چوار هاوکێشە پێکەوە ئەبن هاوکێشەیەکی کرێ هاوکێشەی شەپۆل دروست بکەن کە ئەو شەپۆلە لە لەرەکەی فڕۆکۆنسیەکەی ئەگۆڕێ لە هینەوە دەست پێکە، بڵێن لە ژێر سوور و شەپۆلی رادیۆیەوە دەست پێکە تاگا بە ڕووناکی ئەتیادی لە ڕووناکی ئەتیادیشەوە ئەڕوا بەرەو ئیکسڕەی و بەرەو گاماڕەی و هەموو ئەو تشکەکانی تر لە کۆتاییە هەموو ئەم چوار هاوکێشەیە کە بە شێوەی ئەنتیگرال فۆرم نووسراون. ئەمە شێوەیەکی تریشیانەیە کە دیفرەنشیال فۆرمە کە زۆربەی زۆر کەس ئەزە زۆر تیشەر دروست کراوە کە لەسەریەتی ئەم چوار هاوکێشەیە فیزیای ژێرە ڕوو کرد، تەکنەلۆجیای ژێرە ڕوود کرد، علمی ژێرە ڕوو کرد و تێگەیشتمانی بۆ سروشت بە تەواوەتی گۆڕا. گاوس لاو فۆر ماگنەتیزم، فارادەی لاو فۆر ئەنداکشن و ئەمپێر لاو بەو تێرمەیشەوە کە فارادەی لێی زیاد کردووە. طبعا ئەمە لێرە من دەرسەکە کۆتایی بێنم لای ئێوە خۆش.